خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانەوە ماوەی ساڵێکە لە ململانەیەکی توندایە بۆ ئەوی بتوانێت مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و گەلی کوردستان لە چوارچەوەی عێراقدا جێبەجێ بکات. دوجار دوایەوەی پۆستی سەرۆک کۆماریان بەدەستهێنا لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشەڕێ و پلانی چییە بۆ ئەوی لە حکوومەتی داهاتووی عێراقدا بتوانێت تەواوی خواستانەتەوەیەکان و داواکاریەکانی خەڵک لە چوارچەوەی حکوومەتی تازەدا جێگە بکاتەوە. بۆچی یەکێتی بەم شێوەیە وجودی هەیە لە بەغدا؟ ئەو قسە و باسانەی کە لە دوای هەڵبژاردننی پرۆسەی سەرۆک کۆمارەوە باز دەکرێن کامیان ڕاستە و کامیان چاواشەکاریە. یەکێتی لە مەبادیئەکانی خۆی کە لە ماوەی ڕابردوودا پێی دەناسرێتەوە پاشەخشێ دەکات. هەمووانە ئەم شەو لەگەڵ بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین. کاک پۆڵا بەخێر بێ. سپاس بۆ دەرفەتە. سەرتا لەوە دەست پێ بکەین، ینی دوجار باس لە پرۆسەی بەدەستهێنانی پرسی سەرۆک کۆمارەکرێت. یەکێتی توانی بە ئامانجەکەی خۆی بکات لە بەدەستهێنانی ئەوەی کە کەسێکی یەکێتی پۆستی سەرۆک کۆمار وەربگرێت؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێزی کورسات هەیە. سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کە ئاماژەمان پێدا بوو لە ڕابردووە کە پۆستی سەرۆک کۆمار استحقاقی یەکێتیە و ئەو پۆستە وەکو ئەوەی کە بۆ کوردە و لە ناو کوردیشا بۆ وەکو عرفێکی لە هاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. بە خۆشحاڵیەوە کە ئێستا هەواڵێکی یەکێتی یان کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان و کادرێکی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستەی وەرگرتووە و هیوادارین سەرکەوتوو بێ و لەسەر ڕێبازی جەنابی مامجلال و لەسەر ئەو ئەساسەی کە مامجلال دایناوە لە بەغدا بەردەوام بێ و ئێمەش هاوکار و پشتیوانین بۆ ئەوەی کە بتوانێت باشترین خزمەت بە کۆی عێراقیەکان و خەڵکی کوردستانیش بکە. زۆر قسە و بازە سەر و لە میکانزمی پرۆسەکەیە یەکێتی خاوەن ئیرادەی خۆی بوو، مەسەلەن زۆر کادر و لایەنگر و دەنگدەری ئێوە باسییان لەوە ئەکرد کە ینی وا تەرویجەکرا کە یەکێتی نەیتوانی خاوەن ئیرادەی خۆی بێ لەژێر ئیرادەی هێز و لایەنی سیاسیتر بە تایبەت پارتی بوو. ئەمە لە پرسی سەرۆک کۆمارە دروستە یانی یەکێتی تحقیقی مەتاڵبەکانی خۆی کرد؟ بێگومان یەکێتی ئیرادەی خۆی پاراستوە هەموو خەڵکی شایەتە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ماوەیە لەو ماوە دوور درێژەی دوای هەڵبژاردن و تا ئەم چەند ڕۆژەی کە پۆستی سەرۆک کۆمارێک لابوویەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی نەگۆڕی خۆی بەردەوام بوو لەسەر هەڵوێستی خۆی و کاری کرد بۆ ئەوەی کە ئەو پۆستە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێتەوە وەکو وتمان بۆ ئەوەی کە بتوانێت لەو ڕێگەوە زۆرترین خزمەت بە خەڵکی کوردستان و عێراقیش بگەێنێ و باشتر داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکە. خۆشبەختانە وەکو وتم هەواڵێکی یەکێتی ئەو پۆستەی وەرگرتووە و ئێمە بەڕاستی ڕەنگە لەسەر داوا و مەتاڵیبی هەموو عێراقیەکان هەموو هێزە سیاسیەکانی عێراق بۆ تێپەڕاندنی ئەو وەزع بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێتە هۆی ئەوەی کە ئەو زیاتر ئەو چەقبەستویە بەردەوام بێ و کرانەوەیەک لە پرۆسی سیاسی عێراقا ڕووبدا وەکو هەمیشە و وەکو پیشەی هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکارە بۆ هەموو کاتێ بۆکردنەوەی گرێ کوێرەکان بۆ تێپەڕاندنی دۆخە چەقبەستوەکان. لەم دۆخەیشا بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە هاوکار و ئەوە بووە بۆ ئەوەی کە یەکێتی ببێتە ئەوەی کە ئەو دۆخە چەقبەستووی کە لە پرۆسی سیاسی لە عێراقا دروست بووە چارەسەر بکرێت. زۆر باشە. وجودی سەرۆکی حیزبەکەتان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی بەو شێوە بەردەوامە لە بەغدا و لە ماڵی مام نیەتی یەکێتی بۆ عێراقی داهاتوو چییە؟ ینی بەو شێوە ئێوە وجودی گەورەتان لەوەیە و تەنانەت مەسەلەن خودی سەرۆکی یەکێتی باز لەوەکە لە مەودووە مەکتەبێکی سیاسی لە بەغدا دروست دەکەین، ینی ئەمە بۆ بێگومان ینی وجودی جەنابی کاک بافڵ تاڵەبانی لە بەغدا وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەلالەت لەوە ئەکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی زۆر بە
بەغدادا وەکو مرکزی قرار لە پرۆسی سیاسی لە عێراق و لە حکومڕانی لە عێراقا و بوونی کاک بافڵ لە بەغدا بۆ خۆی گرنگێکی زۆری هەبوو لەبەرەوەی کە هەمیشە ماڵی مام وەکو هەمیشە وا بووە ئێستش کە کاک بافڵ لە بەغدا ئەو سەرپەرشتی ئەو پرۆسەی زیاد ڕۆژانە کە لایەنە سیاسەکان وەکو کۆکەرەوەی لایەنە سیاسەکانی عێراق ناکۆکەکان لەسەر مێزی گفتوگۆ وەکو بینی ڕۆڵێکی کاریگەر لە نزیکردنەوەیان و چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگەی دیالۆگ و بە ڕێگەی گفتوگۆ ئەوانە بۆ خۆی گرنگیەکی زۆری هەبوو لایەنە عێراقیەکانیش بۆ خۆیان هەمویان شایەتیەوە دەن کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی سەرۆک لەو بارەوە زۆر گرنگ بووە بۆیە هەمیشە هەندێک جار لایەنە عێراقیەکان بۆ خۆیان ینی داوای ئەویانە کرد کە کاک بافڵ وجودی هەبێ لەوێ بۆی هاوکاریان بێ لە چارەسەرکردنی زۆر بابەتی ئەوان کە ئەگەشتە بنبەست لێی زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی یەکێتی بە سەرۆکایەتی کاک بافڵ لەوێ هاوکار بوون لە چارەسەرکردنی زۆر کێشە یان لا خاوکردنەوەی زۆر لە گرژیەکان یان لە کۆکردنەوەیان لەسەر مێزی گفتووە و لایەنە ناکۆکەکانە بۆیە گرنگی تایبەتی خۆی هەبوو. پرۆسەی ڕاستپارتنی سەرۆکی حکوومەت لەلایەن بەڕێ سەرۆک کۆمارەوە ڕاست بێراوە و دەستی کردو بە جمە جۆڵەکانی دوای ئەوەی یەکێتی پۆستی سەرۆک کۆماری بەدەستێنا لەناو حکوومەتە ڕۆڵی ئەبێ ینی وەزارەتی ئەبێ یاخود ئێوە جێ هێڵن بۆ پارتی بۆ لایەنەکانی تر. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەتە دیارە یەکێتی پێگە و ڕۆڵێکی بەهێزی هەیە لە پرۆسی سیاسی عێراقەوەکو ئاماژەمان پێدا و پۆستی سەرۆک کۆمار استحقاقی خۆمان بووە کە بەدەستمان هێناوە جگە لەوەش ئەگەر هێمە هەر پۆستێکی تر یان بە گۆرەی حەجمی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ڕۆڵە گرنگ و کاریگەری کە لە عێراقا گێڕێ بێگومان استحقاقاتی تری هەیە و هەموو استحقاقانەی خۆشی داکۆکی لێ ئەکا کە بەدەستی بێنێ و مافێکی ئاسایی خۆشمانە. ئەنی وەزارەتەکان بۆ کەس بەجێ نایڵن ئەتانەوێت هەموو هەر شتێک استحقاقی خۆمان بێ بێگومان داکۆکی هەتانە لە حکوومەتی ئەوە کەوێتە سەر کوردستان هەیە بێگومان استحقاقاتی ترمان هەیە ئەوە لە ڕۆژانی داهاتوو لەگەڵ بەڕێز محەممەد شیاع سوودانی و ئەو تیمی دانوستانکارەکەی کە گفتوگۆ ئەکرێ ئێمە داکۆکیەکەین لە استحقاقاتی خۆمان. باشە ئەتانەوێت هەم لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە هەم لە ڕێگەی استحقاقاتانی لە حکوومەتە بەرتانەکەوێ چی پێ تحقیقکەن کە بۆ یەکێتیەکان تا ئێستا تحقیق نەبووە نەتانتوانیوە یان مەتاڵیبی خەڵک بووە لە ناوچە جێناکۆکەکان لە خەرێمی کوردستان بتوانن لانی کەم بەشێکی بەدەست بهێنن. زانی کاک زانا ئێمە هەموو کاتێک پۆست و ئەوەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەلامانەوە تەنها بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بووە بۆ کە بەکاری بێنین بۆ داکۆکیکردن لە خەڵکی کوردستان ئێستش بە هەمان شێوە ئێمە لە گفتوگۆکان لەگەڵ ئەم بەڕێزانی کە ئێستا حکومەت پێکەهێنن پێشتریش کە لەگەڵیان دانیشتین و گفتوگۆمان کردووە هەمیشە ئەو خاڵانەی کە لای خەڵکی کوردستان گرنگە ئەوانە ینی سنتەری گفتوگۆی ئێمە بۆ لەگەڵ ئەوانە ینی هەمیشە بۆ نمونە ئەو بابەتانەی کە کێشەن لە بینی ئێمە و حکوومەتی اتحادیە هەموو ئەو بابەتە نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان کێشەکان مەسلەی کەرکووک بۆ نمونە مادەی 140 مەسلەی پێشمەرگە مەسلەی بژێوی و قوت و ژیان و بژێوی خەڵکی کوردستان ئەمانە ئەساسی گفتوگۆی ئێمە بۆ لەگەڵ ئەو لایەنانی کە حکومەت پێکەهێنن و ئێستش بە هەمان شێوە جەختمان لەوە کردوێتەوە کە ئەم بابەتانە هەر بەڕێز محەممەد شیاع سوودانی و تیمەکەی کە حکومەت پێکەهێنن ئەبێ لە ئەولەویاتی کارەکانیان ئەوە بێ ئەم بابەتانە ئەوەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە چارەسەر بکرێ مەسلەی ئەوانەی کە ئاماژەمان پێدا زۆر پرسانە ئەتواندرێت تحقیق بکرێ بێگومان ئەگەر ئێمە دیارە ئەم حکومەتەی ئەم بەڕێز محەممەد شیاع سوودانی ئەگە بێوێ سەرکەوتوو بێ و ئەگەر بێوێ بەردەوام بێ ئەبێ بە هەڵەکانی حکومەتەکانی پێشووترانە چێتەوە و ئەبێ حکومەتی هەموو خەڵکی عێراق بێ بە کورد و عەرەب و تورکمان و هەموو پێکهاتەکانی تریشەوە و ئەبێ هەمووی بە گۆرەی حەجمی خۆی مەعاملەی لەگەڵ بکرێەوە دەستور ببێ بە بنەمای پاراستنی مافەکانی هەموو پێکهاتەکان و ئەبێ ئەم حکومەتە خۆی دوورخاتەوە لە هەموو ئەو کێشانەی کە لە ڕابردوو حکومەتەکانی تر هەڵەکان کردویانە ئەبێ سوودی لێوەرگێ بۆی دووبارەی نەکاتەوە و ئەبێ
وەکوتم حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی خەڵک بێ و جارێکی تر بابەتی ململانەی سیاسی لەگەڵ بابەتی حکومڕانی ئەوانە تێکەڵ نەکرێ بەڕاستی و حکوومەت بۆ ئەو شتانە بەکار نەهێنرێ بۆ ململانی سیاسی بۆ ئەوە بۆیە زۆر گرنگە ئەم حکوومەتە بۆی بتوانێت سەرکەوتوو بێ بۆی بتوانێت بەردەوام بێ حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی خزمەتکردن و خزمەت گوزاری بێ حکوومەتی چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم و بەغدا بێ و حکوومەتی ئاسایکردنەوەی دۆخی ناوچە دابڕاوەکان و جێبەجێکردنی مادەی 140 بێ ئەمانە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە وەکوتم ئەمە ئەساسی گفتوگۆکانی ئێمە بۆ لەگەڵ ئەو بەڕێزانە باشە بۆ ئەوە ینی ئەو مەسەلەن ئەو وجودەی کە باسمان کرد بۆ ئەو تیمی مەکتەب سیاسی لەگەڵ پەرلەمانتارەکانتان لەگەڵ ئەو وەزیر و بریکاری وەزیر و مدیر عامانەی کە بەرتانەکەوی یان وەرێکنەوەی استحقاق ئەتانەوێت ئەوانە لە ئەمساڵ یاخود لەم خولە جیاوازتر ئامانجەکانتان بپێکن بێگومان ئێمە وەکوتم ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە بتوانین باشتر داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین بۆ ئەوەی بتوانین ئەوە بکەین پێویستە لەنا ئەو حکوومەتەیە وجودێکی بەهێزمان هەبێ و شەراکەتێکی حەقیقیمان هەبێ و بتوانین لەو ڕێگەیەوە داکۆکی لە مافەکان لایانی بەرامبەر مەسەلەن هێز و لایەنە سیاسیەکان وجودی یەکێتی کورسیە یاخود ئەو تاریخە قورسێ یان تاریخە دوور و درێژەیە کە لە عراقی نوێ هەیەی بە ڕابەرایەتی خاڵی خۆش و سەرۆک مام جەلال پێگە و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کورسی نییە و لە ڕابردووشە ئەومان بینیوە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕۆڵێکی کاریگەر و گرنگە لە پرۆسی سیاسی عێراقا و مکانەتێکی زۆر گەورەی هەیە لە ناو هێزە سیاسیەکانی عێراق و هەر ئەوەی کە لە ڕابردوو جەنابی مام جەلال ئەساسەکەی داناوە و کاری لەسەر کردووە ئەمڕۆ ئێمە بەردەوامین لەسەری و ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە بە قیادەی جەنابی کاک باغڵ ڕۆژ بە ڕۆژ لەسەر ئەو ڕێبازەی مام جەلال زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەرترە بێ و بەهێزترە بێ و بینیشمان ئەم جارە یەکێتی ڕۆڵێکی گرنگی بینی لە دوایی هەڵبژاردننی پرۆسی هەڵبژاردننی عێراقەوە تا ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا و جەنابیش ئاماژەت پێدا کە وجودی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا وجودێکی زۆر بەهێزە و پێگەی یەکێتی و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تاریخ و ئەو مێژوو ئەو ڕۆڵەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی ڕژێمی داگیرکەر دیکتاتۆریەتەوە ئەو ڕۆڵی بینیوە لە ناو معارەزەی عێراقی لە ناو عێراقا لە ناو هەرێمی کوردستانە ئەمە وای کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ پێگەیەکی زۆر بەهێزی هەبێ کە هەم لەسەر ئاستی هێزە سیاسەکانی عێراق هەم لە ئاستی ئەم ئیقلیمی و نێودەوڵەتیشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز بە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە حەجمی چەند کورسی هەیە یا چەند کورسی نییە یان چەند وەزارەتی هەیە نییە ئەوە ئەساس نییە بۆ تەعاملکردن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە باشە ئەتانەوێ ئەو حەزمە ئەبدێتێکی گەورەتری بکەنەوە و چکاردانەوەیکی لەسەر ژان و گوزەرانی خەڵک بوو بە تایبەتیش ناوچە جێناکۆکەکانە بێت بێگومان ئەمانەوێت بە بەردەوامی ئەبێ ئەبدێت بکرێتەوە و وەکوتم بەردەوام بوونی ئێمە لەسەر ڕێبازی مام جەلال لەسەر ئەو ئەساسی کە جەنابی مام جەلال لای ڕۆشتووە لە تۆخکردنی گیانی تەبایی و پێکەوە ژیان و باشتر داکۆکیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان ئەمانە ینی بەردەوامی کاری لەسەر بکەین و بەردەوامی هەوڵ بدەین کە ڕنگدانەوەی وجودی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر خەڵکی کوردستان هەبێ و بتوانێت ئەمە بکە بە وەسیلەیەک بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان هەمیشە لەسەر ئەوە کارمان کرد. ئەو حکوومەتێک کە پێکاتوە کاک پۆڵا پێت وایە مەسەلەن ئەتوانێت لەسەر پێی خۆی بستێت مەسەلەن ناوخۆ ململانەکانی کە لە ڕابردوو لە نێوان مقتەدا سەدر و چوارچێەوەی هەمانجیە بووە کە ئێستا مقتەدا سەدر چۆتە دەرەوەی ساحەکە جارێکتر بە شەپۆلێکی تری خۆ پیشان دەرنایە تۆ ڕێگری لەو حکوومەتە بکە. بێگومان ئەم حکوومەتە کارەکانی ئاسان نابێ و ڕێگاکەی وەکۆڵێ بە گوڕێژ نەکراوە و تەحەدیات و ململانی زۆری لە پێشە بەڵام ئەم حکوومەتە من وەکو پێشیش ئاماژەم پێدا بەوە سەرکەوتووە بێ کە حکوومەتی هەموو خەڵک بێ حکوومەتی هەموو عێراقیەکان بێ و کار لەسەر دژایەتیکردنی گەندەڵی و فەساد و ئەوانە بکە و کار لەسەر ئەوە بکە کە حکوومەتی خزمەتگوزار و هاوڵاتی بێ ژیانی خەڵک باشکە کێشەکانی لەگەڵ هەرێم چارەسەر بکە کێشەکانی عێراق چارەسەر بکە
کانی لەسەر بابەتی ئیقلیمی و ئەوانە چارەسەر بکات کە ڕۆژێک پەلاماری عێراقیەکانە درێ بە بردومانکردن بە تەیارە و نازانم بەچی ڕۆژێک ئاوی لێ ئەگیرێ و ڕۆژێکی لێگرێت سیادەی عێراق بپارێزێ و وەکوتم بژێوی خەڵک گوزەرانی خەڵک ئەمانە چاکە بێگومان ئەو کاتە خەڵک خۆی ئەبێ بە خاوەنی حکوومەتەکە و داکۆکی لەگەڵەکە لەسەرەکە بەڵام ئەگەر ئەمیش بچێتەوە بە هەڵەکانی ڕابردوو بکە و حکوومەت بۆ کە هەندێک بابەتی ململانەی سیاسی ئەوانە بەکار بهێنرێ و دوور بکەوێتەوە لە هاوڵاتی لە ژیان و گوزەرانی خەڵک و سیادەی عێراق بەم شێوە هەموو ڕۆژێ ئیهانە بکرێ و بشکێنرێ ئەمانە ینی ئەم حکوومەتە زەعیفەکە و نەتیجە خراپەکە ئێمە هیوادارین کەوانە بێت خۆش ئێستا پێشوەختە حکوم نەدەین باشە بەڵام هیوادارین ینی ئەم حکوومەتە بە هەڵەکانی حکوومەتەکانی ترانەچێەوە کارەکانی وابێ بۆ ئەوەی کە بێ بە حکوومەتی هاوڵاتی زۆر باشە کەمێ بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵی زۆلایەنە سیاسیەکان چۆنە مەسەلەن زۆر جارە وترێ بە بەڕاشکاوی ئەو پرسیارە بکەین کە ئێستا لە زۆر شتا پارتی خەت و خطوت بۆ یان نەخشەڕێ بۆ یەکێتی دایانێ وەڵامی ئەوە بۆ بابەتە چی مەسەلە ئەنی ئەوە قسەیەکە خەڵکێک ئەیکا ئایا بۆ بێ ئەمەلکردنی یەکێتیەکانە یان چی حەقیقەتەکە چیە بەڕێز وەک مەکتەب سیاسی وەڵام بدەیتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خوازیاری پەیوەندیەکی باش و تەندروستە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان و لە ڕابردووشە و لە ئێستایشا و لە داهاتووشە هەمیشە هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە کە نێوانی لایەنە سیاسەکان هەمیشە باش بێ و زۆر ئاساییە ئێمە بیر و بۆچوونی جیاوازمان هەبێ و زۆر ئاساییە لەسەر چەندین پرسیانی ئێمە ڕای جیاوازمان هەبێ بەڵام زۆر گرنگە کە ئێمە ئەو جیاوازیانە ئەو بیر و بچوونانە هەمیشە لە نێوان خۆمانە ینی بە گفتوگۆ و بە دیالۆگ قسەی لەسەر بکەین و ئەو بکەین چونکە ئێمە زانین کە باشترە کە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان یان ناوماڵی کورد ڕێک بێ و تۆکمە بێ و یەکدەنگ و یەک هەڵوێز بێ بە تایبەت لە بابەتە نیشتیمانیەکانە بێگومان ئەوە بێتە هۆی بەهێزکردنی پێگەی کورد لە بەرامبەر نەیارەکانی خەڵکی کوردستانە و ئەتوانرێت باشتر داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکرێت بەعکسەوە پەرتەوازەیش هەمیشە ئەبێتە هۆی لاوازی و ئەبێتە هۆی بێهێزی پێگەی کورد لە هەم لە ئاستی عێراقا و هەم لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی شابۆیە زۆر گرنگە و ئێمە هەمیشە داکۆکیمان لەو مەبدەئە کردووە بەڵام وەکەوەی کە جناب تەڵێ ینی خەڵکێک بێت سیاست بۆ ئێمەدا ڕێژێ و یان ئێمە ئاراستە بکە هەرگیز یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە نییە کە خەڵکی تر بتوانێت ئاراستەی بکە یەکێتی خاوەنی ڕێی خۆیەتی خاوەنی ئیرادەی خۆیەتی و خاوەنی هەڵوێستی خۆیەتی و لە هەموو حەدەسەکانە بینیمانە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی ئیرادەی خۆی کردووە و شەڕ ئیرادەی یەکێتیەکانشی کردووە لە نەتیجەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بووە لە هەموو ئەو هەموو هەوڵ و پلان و معاملەیەک کە کرابێ یان بەوەی کە جناب تەڵێی خەڵکێک کە قسە ئەکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنێکی سیاسی پۆڵە بۆ بۆچوونی بەڕێز مەسەلەن هێچێتی زۆر ئاسان تەختی سۆشیال میدیای بۆ ئەکرێت دژی بەسەلەن لە بڕیارەکانی زۆر ئاسان لەلایەن خەڵکەوە ڕخنی لێ ئەگیرێکەوێتە بەرنەشتەری ڕخن تەنە لە ناو کادیرەکانی خۆشیە ئەمە لە چیەوە هاتەوە یەکێتی مەسەلەن حزبێکی تر مەسەلەن ڕەنگە بۆ نمونە با زۆر سادە بۆ بینەرەکانم بڵێم ئەگەر پارتی دموکراتی کوردستان استحقاقی پۆستێکی هەبێ هەر کەسێک دابنێت ئەم کەسە هەر کەسایەتێک بێت گرفتیان نییە مەسەلەن تەنانە لە دەرەوەی پارتیش کەس ڕخنەی لێ ناگرێت بەڵام لێ یەکێتیە کە کەسێک دا ئەندرێ ئەو کەسە گەر خاوەن کەفاعەتیش بێ بەڵام هەم لە ناوی یەکێتیە ئەم لە دەرەوەی یەکێتیشە زۆر پەلامارە زۆر هێرشێکرێتە سەر ینی زۆر ئەخرێتە ڕخنەوە ئەنی ئەبێ بە مەوزوعی هەموو خەڵک بۆ ئەو بە دەرەوە بوونەوەی ئەو لەو مەساحە ئازادیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە فەراهەمی کردووە بۆ خەڵکی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان بۆ کادرەکانی خۆی بۆ هەموو چین و توێژەکان لەوە سەرچاوی گرتووە تۆ ئەگەر بزانی ئەمڕۆ حەدەسێک بوو کە جنابی کاک بافڵ ئەو دوو ڕۆژنامەنووسی ئازاد کردووە یعنی ڕەنگە چەندی جار ئەو بەڕێزانە ینی هێرشی ناڕەوایان کرد سەرکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە کردبێت یانە سەر شخصی کاک بافڵیش بەڵام خۆی ئەمڕۆ دەست پێش خەری کردو ئەوانە کە نابێکێتی نیشتیمانی کوردستان
ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە هۆی تەسکردنەوەی بیر و بۆچوونی ئازاد یان ڕایی دەربڕین یان ئەوانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە شانازیەکە بەوەی کە توانیوێتی مەساحەیەکی فراوانی ئازادی بۆ خەڵک فراهەمکە کە خەڵک ڕەئی خۆی بڵێ ئازادانە قسەی خۆی بکە ئەوەی کەیبینی جەنابەت هەموو تەلەڤیزۆن و ڕۆژنامە و سایت و هەموو ئەو ڕاگەیاندنە ئازادانە لە سنووری یەکێتیە ئەمە کارێکی باشە هەر چەنە ینی زۆر جار بەداخەوە ینی ئەو ڕاگەیاندنەیش لە ئەچێتە ینی زۆر بەخراپی ینی بەکارهێنرێ وەکو خۆت ئاماژەت پێدا بەڵام بەوەیشەوە ینی یەکێتی هەموو کات هەوڵی داوە کە ئەوەی کە بتوانێت داکۆکی لە ئازادی و قسەیەکێکی پاشەکشەکە لە بەسەری بیرۆ ڕای ئازادکەوەی سەرۆک مامجەلال گرتە ڤیددیوەکە هەمیشە مەسەلەن لایەنگرانی یا خەڵکی دەرەوەژە و فترێدانەوەڵێ من سەکۆیەک دروست دەکەم لە پارچی ئازادی لە منەوە ڕەخنە دەست پێ بکەن یەکێتی لەو مەبادە ئا پاشەکشەیەەکە بەسەر لەسەر بیرۆ ڕای ئازاد تەنانەت ئەگەر بگاتە نووسینەکانی وەکو محەممەد مکریش من بەڕای من یەکێتی لەو مەبادیانەی پاشەکشە ناکە و مەڵام یەکێتی مافی خۆیەتی ینی وەڵامی چاواشەکاری و وەڵامی هەندێ بوختان و ئەوانە بداتەوە کە بۆی هەڵە بەسرەیان خەڵکی پێچەواشاکرێ ئەمە شتێکی زۆر ئاساییە و مافێکی ئاساییشە بەڵام زۆر جاریش مەسەلەن ئەو بابەتانەوە کەوتمەچێتە بابی تەشهیر و بابی ئەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیان بۆ هەواڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرڕای ئەوەژی وەکو ئێستەش جەختەکەمەوە کە یەکێتی ئەبێ داکۆکی چەندی کردووە زیاتریش داکۆکی لەوە کاکە تا ئازادی ڕادەربڕین و تا خەڵک ئازاد بێ لە ڕادەربڕینە بۆ ینی شتێکی باشە بەڵام هیوادارین ینی لە ئەو خەڵکیشی کە ڕۆژنامە نووسە میدیا کارە ئەوانە ینی هەمووی لە چوارچێوەی ئەتیکێتی ڕۆژنامەوانیە کارەکانیان ئەنجام بدەن ینی نەچێتە بواری هەندێک بابەتی تر کە مەسەلەن زۆر جار سێرەکەی ئەچێتە قاڵبی شکات و شکاتکاریەوە کە ئەمە وەکو مەسەلەن ڕەنگە شتێک بەرامبەر بە جناب بوترێ بەرامبەر بە مترێ مافێکی خۆمە وەکو شخصێک یان کەسێک هەواڵێکی ترە لە ڕێی دادگاوە سکاڵای خۆی بکایان ئەوە بکە ئەگەر تەشیرێکی پێ بکرێ ئەگەر شتێکی پێ بکرێ ئەمە ڕەنگە دەلالەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکا وەکو حزبێک ینی بڵێ پاشەکشەی کردووە لە مەبادیەکانی ڕێ لە ڕادەربڕین و خەڵک ڕای خۆی بڵێ ئەمە شتێکی زۆر ئاساییە خەڵک نووسین بە نووسین جواب درێتەوە کتێب بە کتێب جواب درێتەوە ئەمە مەبدەعەکەی ئێمە ئێستا باسی کتێبت کرد مەسەلەن ئێوە خۆتان مەسەلەن زۆرێک لەوانی مەکتەب سیاسینیان لە ناو قیادەی یەکێتین مێژوێکتانی مەسەلەن باوکی بەڕێستان مێژوێکی پرشنگداری لە ناو یەکێتیایە مەسەلەن شەید سیروان تاڵەبانی ناوێکی دیاری ناویچێتیە ناو مێژووی کوردایەتی بۆ مندا کتێبێک نووسراوە دەرحەق بە خەبات و مێژووی یەکێتی ئێوە تەنها جارێت وتوتانە وەڵامە دەینەوە مەسەلەن لەکوێ هەستان بە ناحەقی کردووە لەوەی کە هەستان کردو کە مێژووی ئێوە شێوێنراوە بە حەقیقی بێگومان ینی زۆر ناحەقی و زۆر شتی بابەتی مێژووی کە لەو نووسینانە شێوێنراوە وەکو وتم لە کاتی پێویستە وەڵامی خۆی درێتەوە بەڵام ینی ئەمەش بکەین بە نێری تێک ینی نووسین بە نووسین وەڵام بدرێتەوە هەموو ئەو بابەتانی کە چاواشایت کاری تیاکراوە بێگومان وەڵامی پێویستی خۆی درێت باش تۆ زۆر لە ناو خەڵکی کاک پۆڵا لە گەرمیان مەسەلەن لێرە مەسەلەن خەڵکە بینم زوو دێم بۆ لای تۆ هەست ناکەیت مەسەلەن زەماوەری ئێوە تا ڕادێک ئێوە ئەکتیفتر بن ئێوە پانتاییتان هێز و قووەتتان زیاتر بێەوە زیاتر بە مشوری خەڵکی خۆشتانەوە بچن بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ینی هەڵقوڵاوی ناو خەڵک ینی پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ جەماوەرەکەی بێ چونکە خەڵک چاوەڕوانی زۆری لە یەکێتی هەیە و مافی خۆشێتی خەڵک پشتیوانی لەو یەکێتی ئەکە دامیەکە لەگەڵێتی لە هەموو قۆناغەکانە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بەرامبەر ئەوەیە لە ئاسی تموحی خەڵکا بێ و ئەوەیشی تا ئێستا کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە لە ئاستی ئەو تموحەیە بێ و کارەکانی و هەڵوێستەکانی و لە سووربوونی لەسەر مەبادئ نەگۆڕەکانی ئەمانە هەمووی ئەوەیە کە ئەمیشە لەگەڵ جەماوەرەکەیەتی باشە ینی بڕیارتان داوە زیاتر لە دوای مۆزۆعەوە کە ئێستا سەرۆ کۆمارێکتان هەیە ئەپدێتێکی ناوخۆی خۆتان بکەنەوە زیاتر بە خەمی کێشە و داواکاریەکانی کە سوکاری شەهیدان لاگرەکانتان ئەندامەکانتانەوە بچن
بەڵێ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی گەورە لە گۆڕەپانی سیاسی عێراق و لەو بارودۆخی لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەیە ئێمە ناڵێن یەکێتی هێزێکی بێکەم و کورتیە یان بێ هەڵەیە یان بێ ئەوەی بەڵام ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئەیکا هەمیشە هەوڵێدا لە وەکو پێشتری شوتم ئاسی تموحی جەماوەرەکەی بێ ئەو چاکسازیانەی کە جنابی کاک بافڵ دەستی پێکرد لەو ماوانەی ڕابردووە ئەمە هەمووی نەتیجەی ئەوەیە کە باسمان کرد کە ئەبێ یەکێتی هەمیشە خۆی نوێکاتەوە خۆی ئەبدێت کە و کارەکانی وابێت بە دڵی جەماوەرەکەی بێ چاکسازی لە حکوومەت چاکسازی لە حزب لە هەموو سەکتەرە جیاوازەکان کە ئێستا ئەکرێ ئەمە وەڵامی خواستی خەڵکە و ئەمە پرۆسەیە کە دەستی پێکردووە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بەردەوام بێ لەسەری و ئەبێ کاری زیاتری لەسەر بکە و ئەبێ زیاتر شۆڕ بێتەوە ناو جەماوەرەکەی و زیاتر کار لەسەرەوە بکە کە لە ئاستی ئەو ئومێدە بێ کە خەڵک چاوەڕانی لێەکە. کاکپۆڵە لە ڕابردوودا مەسەلەن زۆر بە ئاشکرا باسی دز و مافیا لەسەر شاش تەلەڤیزۆن ناکرا کەڤەرێکیان بۆ دانا پیانەوت گەندەڵی کردووە و ئەوانێنیوە ئێستا بە ئاشکرا باسەکرێ و دزی و مافیا و کۆمەڵی خەڵک هەبووە کە زوڵمی کردووە لە چوارچێوەی حزبە باڵادەستەکانەوە مەسەلەن پەنجەی تۆمەت بۆ یەکێتی و پارتی ڕاکێشرا سەرۆکی حزبەکەتان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی خۆی تەداخلی کردووانی خەڵک دەستگیرەکەن لە حزبەکەی خۆتانە مەسەلەن خەڵکێ مستەسمیرە خەڵکێ بەرپرسی باڵایە ئەمە بەردەوامە بێ و هەنگاوەکەتان بۆ شخصە بۆ حزبە ینی بۆ منفعەتی حزبەکە یاخود بۆ خەڵکی کوردستانە بێگومان بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە بۆ ئەوەیە کە ئێمە هەموو ئەو داهات و سامانەی کە هەیە لە سنوورەکەیە یان ئەو داهاتانی کە دێتە سنوورەکە بە شێوەیەکی باش یان ئەو هەموو سەرچاوانەی کە هەیە باش بەکاربهێنرێ بۆ ئەوەی بتوانرێت زۆرترین خزمەتی بە خەڵک پێ بکرێ ڕەنگە ئێمە ئاسان بێ گەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین ئەو شتانە بۆ یەکێتی ئەگەر بەبەسمان یەکێتی بێ و ئەو شتانە بگەڕێ ئەو داهاتە یان ئەو بابەتانە بگەڕێنەوە بۆ یەکێتی ڕەنگە ئاسان بکرێ بەڵام ئێمە ئەمانەوێ حکوومەت یان ئەو دام و دەستگا خزمەت گوزارەکان یان مەسەلەن ئەوانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە ئەو مؤسساتانە ئەوانە ببن بەخاوەنی ئەو داهاتانەوە ئەوان لە ڕێ ئەوانەوە خزمەت بە خەڵکی کوردستان کرێ دام و دەستگا شەرعیەکانی خزمەت گوزاری یان لەبەرەوە داکۆکیکردنی ئێمە لە نەهێشتنی ئەو وەزعانەی کە هەبووە بە ئەوەی کە جنابەت باست کرد بووە ئەوە بوو کە هەموو ئەو سەرچاوانە بگەڕێتەوە لای شوێنە شەرعیەکانی خۆی و لەوێەوە ئەی تێداخولیش حکوومەت نەبووە پشتیوانی بووە بێگومان پشتیوانی بووە لە حکوومەت پشتیوانی بووە لە ئەوەی کە بتوانێت حکوومەت باشترین خزمەت بە خەڵکی کوردستان بکە یان بە خەڵکی ناوچەکە بکە باشە لە هەر لە ماوەی ڕابردووە مەسەلەن هەوڵێکی حکوومەتی شەبوو لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە بەڕێز قوبات تاڵەبانی کە وتی ئێمە شەڕی تەمبەڵی و تۆزەلیەکەی نایڵین چیتر ئەمانە ئێوەکو حزب تا چەند سەپۆرتی ئەوتان کردو و بەرهەمیشی ئەبێت بەڕاستی بۆ خەڵکی فەقیر و هەژار بێگومان ینی ئەو لە چوارچەوەی ئەو پرۆسی چاکسازیە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەم ئەوەی کە کاک بافڵ و ئەوەی کاک قوبادیش و هەموو ئەو پرۆسەیە بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و پشتیوانی تەواوی یەکێتی نیشتیمانی کوردستانی هەیە بۆ ئەوەی من پێم وایە پشتیوانی خەڵکیشی لەگەڵە بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە جێبەجێ بکرێ و بینیشمانە لە ڕنگدانەوەی زۆر باشی هەبووە لە ناو بازار لە ناو خەڵکە کە بە شێوەیەکی باش ینی جوڵە و حرەکەشی خسۆتە ناو بازارەوە لەسەر مەبادی ئاکان پرسیارم کرد مەسەلەن نیچەتی بۆ ناسرا بوو فەرماندە و پێشمەرگە و کادرەکانی مەسەلەن پاڵپشتی شۆڕشەکانیانەکە ڕۆژهەڵات ڕۆژاوە باکووری کوردستان مەسەلەن ناوناوە بینین خەڵک لێرە چیرۆرەکرێت مەسەلەن چالاکوانی پارچەکانی تری باکووری کوردستان بە تایبەتی یەکێتی لەم بارەوە لەو مەبادی ئەنەتەوە یانەکە یارمەتی ڕۆژاوای داوە یارمەتی باکووری داوە ڕۆژهەڵاتی داوە ینی قسەی ئێوە چیە لەسەرم پرسە یەکێتی هەمیشە ینی بە شانازیەوە توانێت باس لە مێژووە بکە لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستان کە یەکێتی لە ڕابردووە چۆن بەرگری کار و داکۆکی کار بووە و ئێستش بە هەمان شێوە ینی بوونی بارەگا و بوونی ئەو بەڕێزانە لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەو ئەحداسە ناخۆشانەیشەوە کە بەداخەوە کە جنابەت دەڵێ بەوەیشەوە ئێستاژ ئەو هێزانە ینی لە هەر لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە زیاتر پارێزراون و هەست بە ئەمانەکەن و ئەوانە
مەسلەی تیرۆر مەسلەیەکی جیهانیە، ینی لە هەموو جیهانە خەڵک تیرۆرەکرێت، لە هەموو جیهانە خەڵک بەکردەوەی تیرۆریستی ئەوە بێ، بەڵام بەوەیشەوە ینی تا ئێستا ئەو هێز سیاسیانە ینی پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و داکۆکیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەیان وای کردووە کە لە سنوورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بمێنەوە، ئەمە ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانیشە بەڕاستی. بۆیە یەکێتی لەو مەبادئانەی هەرگیز ینی پاشەکشە ناکە و خۆی بەوازانێت کە هەمیشە پشتیوانی هەموو هێزە سیاسیەکانی کوردستان بێت لە هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر هاوکار بین لەوەی ئەو برایانەمان یان ئەو نیشتیمانیانەمان لە پارچەکانی تری کوردستان مافەکانی خۆیان بەدەستبێنن، بەڕاستی ئەمە لە مەبدە و فکری یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بابەتێکە ئێمە وا لەسەری گۆش کراوینیانی لەبەرەوە نەک پاشەکشی لێ ناکەین ڕەنگە تۆخترشیکەینەوە ئەگەر بە دوژبنکارانە بێ یاخود بە بێمەبەست و بەمەبەست بێت ئەڵێن مەسەلەن چاوپۆشی هێچێتیە خەڵک تیرۆرەکرێت لە شەقامەکان ناو ئەبین کە بەڕێز دیار دەکە جیهانیە قسەیەوە لەسەرەوە چیە؟ ئێمە هەمووانە زانین عێراق دەوڵەتێکە خاوەنی سیادە و ئەوەی بەهێز نییە کە بتوانێت ڕێگر بێ لە هاتنە ناوەی خەڵک یان کۆنتترۆلی تەواوی بەسەر هەموو سنوور و دەواازەکان و یا بەسەر هەموو ناوچەکانە هەبێ بێگومان ینی حرەکەی ئەو خەڵکانە ئاسانە و توانن بە ئاسانی ینی هاتشۆ بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەیان شەهیدی لە پێناو پارچەکانی تری پارچەکانی تری کوردستان داوە و یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی زۆری داوە بۆی پشتیوانی لە ناوچەکە لە زۆر ماف و لە زۆر امتیازاتی حزبی خۆی لەدەست داوە لە پێناوی ئەوەی کە هەندێک مواقف و هەڵوێست و ئەمانە و باکیشی لێ نەبووە و بەردەوامیش بووە و زیاتریشی کردوە، بەڵام ئەرکی ئێمەیە بەڕاستی وەکو ئاماژەم پێداوەکو ئەرکێکی نیشتیمانی پشتیوانی لەو بەڕێزانە بکەین و ئەمە منەتیش نییە وەکو ئەرکێکی نیشتیمانیە، بەڵام وەکوتم هەرگیز ناتوانێت ڕێ لە کردەوە و کاری تیرۆریستی بگیرێ، ئەتوانرێ ینی بە شێوەی لە شێوەکان زیاتر ئەو بەڕێزانە خۆیان بپارێزن و زیاتر ئاگاداری خۆیان بن و ئێمەش هاوکاریان بین لەوەی کە زیاتر ئەمنیەت و ئەوانی خۆیان پارێزن. بەڵام تۆ بتەوێ ڕۆژانە ئابینی جەنابەت لە وڵاتانی ئەوروپا خەڵک تیرۆرەکرێت، لە ئەمریکا خەڵک تیرۆرەکرێت، لە وڵاتانی هەموو وڵاتەکانە پێشکەوتەکانە هەیە. ئێمە هیوادارین بەڕاستی دیاردەیەکی ناخۆشە، بەڵام وەکو ئاماژەم پێدایەکێتی بەردەوامە بێت لەسەر پشتیوانیکردن لە هاو نیشتیمانیەکانی خۆی لە هەر شوێنێک بن، بەڵام لە سنووری ئێمە وەکو سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی خۆشحاڵیە کە تا ئێستەیش هەموو هێز و لایەنە سیاسیەکانی پارچەکانی کوردستان لە سنووری یەکێتی هەز بە ئەمانی زیاترەکەن باسان داوە لەسەر شتانە کە هەموو هێزولانە سیاسەکانتە کۆ کردو باجیشی هەبووە بێگومان باجی زۆر گەورەمانداوە. ئێمە لە هەر لە ساڵی هەشتاکانەوە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستش تەرمی دەیان شەهید یەکێتی لە کوردستانی ئێرانە، ئێستەیش چەندین هەواڵی ئێمە کە بەهۆی لەو شەڕانەیە کەمەندام بوونان کەمەندامی سەنگەر ئێستا لە جناب تەزانی کە نوێنەرایەتی ئێمە لە تورکیا داخراوە، مەسەلەن زۆر باجی تر هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پشتیوانیکردن لە هاو نیشتیمانیەکانی داوێتی و وەکوتم بە شانازیشەوە بە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی یەزانێ. بەڵێ یەک دوو جار دەسەواژەوە سنووری یەکێتی و ئەولا سنووری پارتی و ئەوانە ئەمە واقعێکی تاڵە یاخود تەواو نەخشە ڕێژ ینی خەت ڕێژ کراوە تازە مەسنووری یەکێتی و مەسنووری پارتیە یان زۆر جاریش باسی دوو ئیدارەی ئەکرێ وڵی کۆمنتی بەڕێستان لەسەرەوە یەکێتی لەگەڵ دوو ئیدارەی نییە و پێشمان وایە کە زەرەر لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەدا و گەڕانەوەیە بۆ دواوە بەڕاستی ئێمە کە چوینێتەوە ئەم حکوومەتەوە بە نیەتی پشتیوانیکردن چوینێتەوە حکوومەتەوە بە نیوێتی ئەوە چوینێتەوە حکوومەتەوە کە شەریکێکی حەقیقی بین کە داکۆکیکار و پشتیوانێک بین لەم حکوومەتەوە بە حکوومەتی خۆمانی زانین هەتاوەکو ئێستش ینی ئێمە ئێستا بەشدارین لەو حکوومەتەوە حکوومەتە بەڕێز کاقوبات کە جێگیری سەرۆکی حکوومەتەوە تیمەکەی هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە ئەو حکوومەتە سەرکەوتوو بێ بەڵام لە بەرامبەریشە ئەو حکوومەتە بێ حکوومەتی هەمووان بێ لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی ئێمە بۆ خۆمان ینی تا ئێستا ینی هەست بەوە ئەکەین کە
وەکو پێویست هەست بەوە ناکەین کە شەریکێکی حەقیقی بین لەو حکوومەتە یان وەکو پێویست لە هەموو سێکتەرەکانە ئەم حکوومەتە بۆ خزمەتی هەموو خەڵکی کوردستانە بۆیە پێویستە بۆ ئەم حکوومەتەیش زیاتر ینی کارەکانی بۆ خزمەتی هەموو خەڵکی کوردستان بێ و هاوڵاتیەکانی هەمووی وەکو یەکسێرکە و هەموو ناوچەکان وەکو یەکسێرکە لە پرۆژەی خزمەتگوزاری لە دابینکردنی پێداویستی لە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کاری ئەنجام داوە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بە تایبەتی لەم سنوورە کە بەشێکی زۆری ئەرکی حکوومەتە بیکا بەڵام یەکێتی کردوێتی بە خۆشحاڵیشەوە یعنی ئێمە بۆ خەڵکی خۆمان کردووە هیچ منەتێکی تیانە بەڵام حکوومەت ئەرکی حکوومەتە یعنی چۆن خزمەتی هاوڵاتیەکانێکە لە دوهۆک لە هەولێر ئەبێ ئاوایشی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و هەموو ناوچەکانی تر بکە ئێمە هیوادارین بە بەردەوامی پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری بادینان بۆ هەموو شوێنێک بکرێت لە هەموو ناوچەکانی هەولێر بکرێ هەمووی بەڵام لە بەرامبەر ئابێ بۆ ناوچەکانی تریش بکرێ ینی نابێت بۆ سێرکرێ بڵێ ئێمە ئەڵێن بۆ لە هەولێرەکرێ لە سلێمانی ناکرێ ئەمە لە هەموو کورسام کرێ زۆر خۆشحاڵین کەوەی لە دوهۆک شەکرێ بەوەی لە هەولێری شەکرێ بەڵام دەبێت لە ناوچەکانی پێداچوونەوێگەکەن لەگەڵ پارتیا بۆی بڵێن ئەم شەراکەتە ڕاستەقینی دروست بێت ئێمە پێویستە بەڕاستی وەکوتم خۆمان بە شەریکێکی حەقیقی ئەزانین و خۆمان بە داکۆکی کار ئەزانین لەو حکوومەتە و بە حکوومەتی خۆشمان ئەزانین بەڵام هیوادارم ینی ئیتر ئەو بابەتانە بە شێوەیەک بێ کە حکوومەت بە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە هاوڵاتیەکانی لە هەموو ناوچەکان وەکو یەک هەستی باش چی بە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ئێستاە پێگە و سەنجی یەکێتی و ئەرچی جەماوەر چێ و ئەرچی ئێوە چێ لە قیادە هیوادارم ینی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەوەی کە تاوەکو ئێستا داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستانە و تاوەکو ئێستا سازشی نەکردووە یان لە مەبادی نەگۆڕەکانی خۆی پاشەکشەی نەکردووە خەڵکی کوردستان و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی یەکێتی بن و لەگەڵ یەکێتی بن بۆ بەدەستهێنانی هەموو ئەو مافانە لەم قۆناغە تازەی کە لە پرۆسەی سیاسی لە عێراقا دەست پێەکە حکوومەتێکی نوێ و سەرۆکایەتیەکی نوێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا ڕۆڵێکی کاریگەرە بینێ و من خەڵکی کوردستان و جەماوەری یەکێتیش دڵنیا ئەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان سازش لە مافەکانی خەڵکی کوردستان ناکاوە لە پێکهێنانی حکوومەتە لە پێکهێنانی ئەو حکوومەتە یا ئەو کابینە مافەکانی خەڵکی کوردستان و کێشەکانی خەڵکی کوردستان و بابەتە نیشتیمانی و هەموو ئەو بابەتانی کە کێشەی خەڵکی کوردستانە لەگەڵ هەرێماوە کێشەی ناوچە دابڕاوەکان کەرکووک پێشمەرگە بژێوی و گوزەرانی خەڵک هەموو ئەوانە لە ئەولەویاتی کاری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەو حکوومەتە و بنەمای ئەساسی یەکێتیە بۆ چوونەناوە لەو حکوومەتەوە گفتوگۆکردن لەبارەی ئەو حکوومەتەوە بەغدا و سەرۆک کۆمار دەستمان پێکرد بەوە کۆتایی ئاخیر پرسیارم ئاڕاستی بەڕێستەکەم هیوا و داوات لە بەڕێز سەرۆک کۆماری عراق چێک ئێستا کادرێکی یەکێتیە و ئێستا سەرۆک کۆماری هەموو عراق بڵێ ئێمە پیرۆزبایی لەکەین هیوای سەرکەوتنی بۆ خواسین بۆ بەڕێز کاک دکتۆر لەتیف و هیوادارین لەسەر ڕێبازی مام جەلال و لەسەر ئەو بنەمایانی کە جنابی مام جەلال لە بەغا کە ئێستا هەموو کات عێراقیەکان شانازی بۆەکەن کە جنابی مام جەلال هەمیشە کۆکەرەوەی عێراقیەکان بووە و پارێزەری مافی هەموو عێراقیەکان بووە و بە تایبەت خەڵکی کوردستان بەڕێزیشیان لەسەر هەمان ڕێباز بەردەوام بن و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشتیوانی ئەکا و بتوانێت پارێزەری دەستور بێ پارێزەری مافەکانی خەڵکی کوردستان و هەموو عێراقیەکان بێ و لەو ڕۆ بتوانێت ڕۆڵێکی کاریگەریش ببینێ بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکانی عێراق و کوردستانیش هەمیشە کۆکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ و دیالۆگ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز وڵا سیروان تاڵەبانی دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ